22 کانونی دووەمی ساڵی 1946 خەڵکێکی زۆر لە گۆڕەپانی چوارچرای شاری مەهاباد کۆبوونەوە و چاوەڕێی ڕاگەاندنی یەکەم کۆماری کوردی بوون لە مێژوودا. قازی محەممەد وەک سەرۆک کۆمار وتاری دامەزراندنی کۆماری کوردستانی خوێندەوە و حازی بابەشێخ کرایە سەرۆک وەزیران. ئەو کات ئێران بە دۆخێکی قەیراناویدا تێدەپەڕی و بەشێکی ئێران لەلایەن یەکێتی سۆڤێتەوە داگیر کرابوو، بەشێکی لەلایەن وڵاتی بەریتانیاوە. کوردەکان بە پاڵپشتی یەکێتی سۆڤێت کۆمارەکەیان دامەزران، بەڵام دواتر بەهۆی فشاری وڵاتانی ڕۆژئاوا و بە تایبەتیش ئەمریکا یەکێتی سۆڤێت بەڵێنی بە حکوومەتی ئێراندا کە لە باکووری ئێران بکشێتەوە. لە مانگی حوزەیرانی هەمان ساڵدا ئێران دەستی گرتەوە بەسەر ئازەربایجاندا. ئەمە بووە هۆی دابڕانی کۆماری کوردستان لە سۆڤێت و 2000 ڕووخانی کۆمارەکە لە 15 کانونی یەکەمی ساڵی 1946. واتەکە مرە دیرۆکەوەی کۆمەرە مێزێتکە مرە گەلێک شاشت بەجبەرک و کۆمەرێکی گەلێک باژاریە حتى وقت مرزانه که عشیرو طریقت کردستان ده گلیک رول دلیزن لبره دوی کماره ده انتلیجنسی راستی رولی که پر مهم دلیزه و مرد ببینه که نوان 11 ماهنده گلیک کاربن قانون درخن دوزنه که انتظامی که نوچه کن دوی علی دجبای مهمیان گلیک میمه. تەمەنی کۆماری کوردستان تەنیا 11 مانگ بوو. لە 31 ئازاری ساڵی 1947 قازی محەممەد و چەند دامەزرێنەرێکی دیکەی کۆمارەکە بە تۆمەتی خیانەت لە دەوڵەتی ئێران لە گۆڕەپانی چوارچرا کە شوێنی دامەزرانی کۆمارەکە بوو لە شاری مەهاباد لە سێدارە دران. بۆ گەلی کورد کۆماری کوردستان دەستکەوتی زۆری هەبوو، بە تایبەت کە بۆ یەکەم جار بوو زمانی کوردی زمانی فەرمی بوو، چاپەمەنی کوردی زۆر پەرەیسەند. ئێستا 71 ساڵ بەسەر دامەزراندنی کۆماری کوردستاندا تێدەپەڕێت. لە شارەوانی دەیەمی پاریس لەلایەن ئەنستیتوتی کورد و بە ئامادەبوونی دەیان کورد و فەڕەنسی یادی ئەو کۆمارە دەکرێتەوە. جگە لە وتاری سەرۆکی ئەنستیتوتی کورد لە پاریس چەند شایەت حاڵێکیش بیرەوەری ئەو کاتی خۆیانیان جێڕایەوە و سەرنج و تێبینیەکانیان لەسەر کۆمارەکە خستە ڕوو. دوای ئەوەی کۆماری کوردستان دەڕوخێت، ڕۆژهەڵات جارێکی دیکە دەکەوێتەوە ژێڕچێفی دەوڵەتی ئێران و دۆخی ئەو پارچەی کوردستان بە قۆناغێکی سەختدا تێدەپەڕێت. جەلیل گادانی یەکێکە لەو کەسانەی کە شایەدی دامەزراندنی کۆماری کوردستانە. من باشم لە بیرەکە لە ماڵەمە 18 کەس لە خەڵکی تەرگەوەر و مانگەوەر و زەی شێفی ئەوانە میوانمان بوون. بەختەوەرانە لە هەموو جێگایەک ئێستا هەستی کوردایەتی گەشەی کردووە، بەڵام ئەیبێکی گەورەی کە کورتایەتی ناتەبایی و پێکەوە نەحاوانێتی دەنامەگە لە مێژ بوو سەرکەوت بوون. ئەو بۆرانش یادەوەریەکن بۆ ئەوەی کە هەم مێژوی خۆمان فرامۆش نەکەن و ڕابردووی خۆمان پێڕێ نەخەین و بە هیچی بگرین و بە هێندی بگرین و احترام قایل بین بۆ ڕابردوو و هەمیش تیم وەرگرین لەو کارانەی کە پێشتر کراون. ئەگە کاری چاک کراوە چاکتری بکەین و ئەگە کاری خراپ ڕوویدا بێ تکرار نەبێتەوە. دوای کۆماری کوردستان زۆرینەی بزاوتە کوردیەکان باسییان لە دامەزراندنی دەوڵەتی کوردی کردووە و بەشێکیان کردویانە بە دروشم و شۆڕشیان لە پێناودا کردووە و بۆتە خەونی بەشێکی زۆری کوردان. بەڵام هەندێک لە دۆستانی کورد پێیان وایە کە دەبێت کورد لەو پێناوەدا لە ناوخۆی خۆیان یەکگرتوو بن تا بۆ ئامانجەیان بگەن. پێم وایە دامەزراندنی کۆماری کوردستان ڕووداوێکی زۆر گرنگە لە مێژووی کووردا. ئەوە تا دوای زیاتر لە 70 ساڵ ئێمە یادی دەکەینەوە. لەو کات پەیوەندیشی ئەو تۆ لە نێوان کوردان و فەڕەنسادا نەبوو، چونکە فەڕەنسا لەلایەن نازیەکانی ئەڵمانیاوە داگیر کرابوو. بەڵام لە سەرەتای ساڵانی 1970ەوە فەڕەنسا زیاتر لە کورد نزیک دەبوونەوە. ئێستا پەیوەندیشی بەهێز لە نێوان کوردان و کۆماری فەڕەنسادا هەیە. بەشێک لە شیکەرەوانی سیاسی و تەنانەت سیاسەتمەدار و شارەزایانی مێژووش پێیان وایە کە کورد لە دوای کۆماری کوردستانەوە چەند هەلێکی دیکەی هەبوو بۆ دامەزراندنی دەوڵەتی سربەخۆ، بەڵام لە دەستی داون. 70 ساڵ لەمەوبەر کورد توانی بۆ یەکەم جار خەونە گەورەکەی بەدەست بێنێت، کاویش دامەزراندنی کۆماری کوردستان بوو. ئێستا دوای ئەو مێژوە دوور و درێژە لە پاریس ئەو یادە دەکرێتەوە، بەڵام ئاخۆ کورد توانیوێتی سوود لەو مێژووە وەربگرێت و هەنگاو بنێت بەرەو سەربەخۆی کوردستان. هەڵگورد سەمەد، NRT پاریس.